ئامادەکاریەکانی سوپای عێراق بۆ دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی مووسڵ تا دێت نزیک دەبێتەوە. چاودێرانی سیاسی دەڵێن لەگەڵ دەستپێکی پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ گرنگە هێزەکانی پێشمەرگە و گەریلا و شەڕڤانان تەنها بەشداری لە ئازادکردنەوەی ناوچە کوردیەکانی سنووری مووسڵ بکەن. دباوەریان مندا ینی وجودە ئەڤان گەریلایە کە واقعە چیل شنگارێ بێت و چیل دەڤەرێ دیبێت هیویدارم تەنسیق بێتەکردنا بینە هێزن کوردیت کوردستانە عێراقێ و هێزن گەریلا چی سەر پەیەدێ بە بنیان سەر پەکەکێوە بن کودابشکردنا ڕۆلی بۆ ڕزگارکردنا دەڤەرێن دۆرا مووسڵ تایبەتر شنگارێ چونکو خەڵک هەتانەوە بەڕاستی چاوەڕێیە تشتێک بێتەکردن ئەو دەڤێتوانێت ماین هەتانەوە من کۆنتترۆلە داعش بێنە ڕزگارکردن زیمە پێخۆشە هەموو شەڕڤانان و زووترین وەخت مشارەکە بکەنە کۆنتترۆلکردنا مووسول و دۆروبەرێت مووسول و چەندکووە بە 2 ساڵە ئەو خەلکە ئاوارەیە و دەربەدەرە بڕاستی مە پێخۆشە زووترین وەخت بزبرنە منتەقێت خۆ و منتەقێتوا بێنە کۆنتترۆلکردن هەرچەندە سەردەستی کەسی بوو و هەموو شەڕڤانانێت دۆروبەرە و گەری لە مشارەکەی پێ بکەن گەلک مە پێ باشە. تاوەکو ئێستا قیادەی سیاسی کورد بە شێوەیەکی ڕۆن باسییان لەوە نەکردووە کە چۆن هێزی پێشمەرگە بەشداری دەکات لە ئازادکردنەوەی مووسڵ یاخۆت تەنها هاوکاری سوپای عێراق دەکات لە پرۆسەکە. نینەوە هەیە لأبناء نینەوە جەمیعاً. بە وتەی وەزیری بەرگری عێراق هێزەکانیان لە ئامادەباشی تەواودان بۆ دەستپێکردنی پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ. لە ئێستادا هێزێکی زۆری عێراقی لە نزیک قەزای شرگات جێگیر کراون و فرقەی 15 سوپای عێراق لە نزیک مەخمور لە ئامادەباشی تەواودان بۆ پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ. گەیلان بۆتانی کورسات نیوز قەزای شێخان.